نزیکەی 2 ساڵە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە دەرکراوە. لەو کاتەشەوە تا ئێستا بەرپرسانی باڵای حیزبی و حکومی بەڵێنی زۆریان بۆ خزمەتی ئەو شارە داوە، بەڵام بەڵێنەکان جێبەجێ نەکراون و کێشەکانی ئەو شارە وەکو خۆی ماوەتەوە. دوای ئەوەی قوبات تاڵەبانی سەردانی هەڵەبجەی کرد بەپێی زانیاریەکان نەیتوانیوە هیچ بڕیارێک لەبارەی چارەسەرکردنی کێشەکانی کاراکردنی پارێزگاکەوە بدات. چالاکێکی کۆمەڵی مەدەنی پێی وایە سەردانەکەی قوبات تاڵەبانی بۆ هەڵەبجە خەڵکی شارەکەی هێندەی دیکە بێئومێد کرد. هەڵەبجە گرفتی زۆرە، گرفتەکانیش گرفتی تازە نین. گرفتەکانی هەڵەبجە مدەتێکی زۆرە بەردەوامە، ممکن نییە بە مودە زۆرە ئەم گرفتانی هەڵەبجە چارەسەر نەکرێت. سەردانەکەی قوبات تاڵەبانی ئەوەندەی تر خەڵکی شاری بێئومێد کرد. ینی ئەم هەڵەبجە چاوەڕێ بوون ئەم جارە لە دوایەوە کە فشارێکی زۆر کراوە، دوای ئەوەی کە کۆڕ و کۆبوونەوەیکی زۆر گیراوە، خەڵک چاوەڕێ بوو قوبات تاڵەبانی لەژێر ئەم فشارا و لەژێر ئەوەی کە ئیتر مدەتێک نەماوە، کاتێک نەماوە بۆ ئەوەی مباتەلە بە ئیشەکە بکرێت، کەسی بەداخەوە کا قوبات هاتە هەڵەبجە و گەڕایەوە و هیچ شتێکی پێ نەبوو بۆ چارەسەرکردنی گرفتەکانی هەڵەبجە. بە پێچەوانەوە مۆرێکی دا لەوەی کەوا خەڵک بێئومێد کات، مۆرێکی یا لە بێئومێدی خەڵک. قوبات تاڵەبانی سەرۆکی لیژنەی کاراکردنی پارێزگای هەڵەبجەیە. هاوڵاتیانی هەڵەبجە دەڵێن 3 ساڵە هیچ بۆ پارێزگاکەیان نەکراوە. ئەندامێکی دەستنیشانکرا بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش دەڵێت سەردانەکەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم زیاتر لە چوارچێوەی حیزبیدا بوو. هەنگاوەکانیش بۆ چارەسەرکردنی کێشەکان لە دوای سەردانەکەی تاڵەبانی بۆ دواوە دەگەڕێنەوە. بەڕێزیان نە ئامادە بوو ئەندامانی ئەنجومەن ببینێت، نە ئامادە بوو لێدوان لەسەر ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بدات، و نە ئامادە بوو لەگەڵ حیزبەکانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یاخود بڵێن بە شێوەیەکی ڕازگۆیانە قسە لەسەر ئەم مەسەلەیە بکات. ئەتوانین بڵێن سەردانەکەی زیاتر سەردانێکی سیاسی بوو، زیاتر سەردانێکی حیزبی بوو. هەنێ لایەنی سیاسی بەداخەوە لێرە داوای ئەو کۆبوونیان کرد. زوتنەوەی گۆڕان لە هەڵەبجە بەشداری کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی لەگەڵ قوبات تاڵەبانی ڕەت کردەوە. بەپێی وتەی بەرپرسی مەکۆی هەڵەبجە و بزوتنەوەیە پێیان وا بووە کێشەکان بە قوبات تاڵەبانی چارەسەر نابن و ئەوەشی خستە ڕوو. قوبات تاڵەبانی لە کۆبوونەوەکە بە لایەنە سیاسیەکانی وتووە پارتی دیموکراتی کوردستان ڕازی بکەن بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێن. ئایشمانزانی ئەو بە ئەو چارەسەری ئەو گرفتە بە قوبات تاڵەبانی ناکرێت، چونکە چارەسەری ئەو گرفتە لای پارتیە. پارتی لێرە ناوی سەرڕایەوەی کە ڕێکەوتون لەگەڵ لایەنەکان و بزوتنەوەی ئیسلامی پۆستێکی خۆیانە پێداون. ئێستاش ڕازی نین لە ڕێکەوتنەکەەوە ناوی کاندەکانی خۆیان نەناردووە کە ناشینێرن لەوێ حکوومەتی پارتیە، سەرۆکی حکوومەت پارتیە، وەزیری ناوخۆ پارتیە. ئەوان لەبەرەوە کە پارتی بەشداری ناکان نانێرن کە کاقوبادیش بە تاکید سەرۆکی کە لیژنەکەیە ئەویش لەبەرەوەی کە پارتی ڕازی نییە ئەمیش نایەوێ بکە. ئەوەی من بیسپێتم لە کۆبوونەکە وتبووی بڕۆن پارتی ڕازی بکەن بۆ ئەوەی کە چارەسەری و گرفتە بێت. تەنها پارتی دیموکراتی کوردستان ناوی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەی نەناردووە و جێگری سەرۆکی حکوومەتیش دەڵێت ناوی ئەندامانی ئەنجومەن بەبێ پارتی واژۆ ناکرێت. هەفتەی ڕابردوو قوبات تاڵەبانی بە یاوەری 3 وەزیری حکوومەتی هەرێم و بریکاری وەزیری ناوخۆ هاتنە پارێزگای هەڵەبجە. جگە لە بەڵێنی زارەکی بەبێ ئەوەی هیچ یەکێک لە کێشەکانی هەڵەبجە چارەسەر بکەن، هەڵەبجە و کێشەکانی وەک خۆیان مانەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.